کورد لە خاک و نیشتیمانەکەی بێزارەیان حیزب و سیاسەتەکانیان ئەی بۆچی جوڵەی نییە و هەر خەریکی نەفرەتکردن لە خاک و نەتەوەکەی با بە سادەیی بۆتانشی بکەمەوە. نەتەوەی هۆشیار دووشت تێکەڵ ناکات. یەکەمیان سستی خەباتی مەدەنی، دووەمیان ڕق لە خاک و نیشتیمان. ئەم دوو وێنەیە لە ئێستادا بەڕوونی لای بەشێکی دیاری تاکی کورد تێکەڵ کراوە. کاتێک لە ناوخۆدا جوڵە و خەباتی مەدەنی سز دەبێت، ئیدی وێنەکە بە تەواوی لای خەڵک دەشێوێت و ناتوانێت بەڕوونی تێبگات چی دەگوزارێت. نەتەوەی هۆشیار هەرگیز لە خەبات ناوەستێت و پێی وابێت تەواو ئەم سیستەما تا ئابەت دەبێت حکمی ئەو بکات. ئەوە ئێستا لە ناو هەوڵەتیانی کوردستاندا دەگوزارێت، جگە لە بە هەلاکە چوونی خۆیان هیچی دیکە نییە. ئەمە زۆر بەڕوونی دەرکەوتەکانی ئاشکرا بوون. ئەگەر لە پارتی و یەکێتی بێزاریت، دەبێت خەباتی مەدەنی و هەموو گوشارێک بۆ سەر ئەوان چڕ بکرێتەوە. نەوەک لە حەشمەتی ئەوان پێدوابێت ئەگەر بەغداد حکمی تۆ بکات و بەڕێوەت بەرێت، ئەوە دنیات بۆ دەکات بە شامی شەریف. لە کاتێکدا وڵاتە خۆی وێرانەیەکە و لەسەر پەتی سێرکە. کاتێک عێراق دەزانێت خەڵکی کوردستان هەر خەریکی پرتەو بۆڵەن و هیچ جوڵەیەکی مەدەنی و سیاسیان نیە لە ناوخۆدا و بەردەوام دەڵێن با عێراق ماف و شایستەکانمان بدات، ئەوە بێگومان سوود لەو پشێوی و ئاژاوەیە دەبینێت و خۆی وەک بەهێز و فریاد ڕاست دەبینێت و تۆش وەک لاشێکی بێگیان و بەهێز. هەمیشە نەتەوەیەک کە ناچالاک بوو، ئەوە هێزەکانی دیکە ئەو هەلە دەقۆزنەوە و دەزانن دۆخەکە لە بارە بۆ داگیرکاری. ئەگەر پێتان وایە پارتی وەکێتی ئەو پەڕی وزەی خۆیان سەرف کردو و چیتریان پێ ناکرێت، ئەوە لەسەر تۆ پێویستە چالاک بیت و ڕێگە نەدەیت هێزێکی داگیرکار تۆ بەڕێوە بێت. چونکە داگیرکار بە شیرینی دێتە پێشەوە، بەڵام بەلافاوێک لە خوێن و وێرانەیەک بۆ جێدەهێڵێت. مێژووی پارتی وەکێتی زۆر تازەیە و لە چاو مێژوو بوونینەتەوەی تۆدا وەک دوێنێ وایە. ناکرێت وا بیر بکەیتەوە چارەنووسی ئەبەدی تۆ لە دەست ئەم هێزانەدایە. تەواو واز لە کوزانەوە بێنە و ئەگەر ناڕازیت تەنیا جوڵە بکە بێ ئەوەی ئاوات بۆ بخوازیت هێزێکی دەرەکی بێت و بەڕێوەت بەرێت. ئەگەر وانەکەیت ئەوە وێرانەیەک بەدەستی خۆت دروست دەکەیت، وەک چۆن لە ئێستاوە سەرەتاکانی دەرکەوتون و فەزایەکی نائارام و پڕ لە کوشت و بڕی کۆمەڵایەتی چ لە حانەیەکی سیاسی و پڕتەفرەقا ململانەیەکی ناپێویست دروست بووە. لەسەر و هەمووشیانەوە کاتێک لاواز و بێدەسەڵاتی بە مێژوویەکی پڕ گەندەڵیەوە دەچیتەوە بەرقاپی و وڵاتەی کە پێ دوایە دەبێت بە فریاد ڕاستی تۆ، ئەوە مەرجەکە مەشکێنەکانی خۆی دەسەپێنێت و جگە لەسەر لە قاندن هیچی ترت بۆ ناکات. ئەوە تا هەر ڕۆژ و بیان و بەهانەیەکت پێدەگرێت. ئەو گوێ بەوە نادە تۆی فەرمانبەر و هاوڵاتی هەرێم چیت بەسەر دێت. ئەو دەیەوێت سەرەتا لە هەیکەلی دامەزراوەکانە بدات و لەوێوە ئیفلیجت بکات. کەواتە دەبێت کاربەدەستان و بەرپرسانی هەرێم باش بزانن ئەگەر دەرفەتێک لە بەردەستا ما بێت، ئەوە دەبێت وەک خولەکی ئاڵتونی لی بڕوان و چیتر چاوەڕێی دەستێکی ئەو دی و سنوور نەکەن بۆ پێکهێنان و یەگرتوویان. وەگەرنا ئەوەی لە دەستت دەچێت زۆر لە ناو مێژوو خەباتتان گەورەترا. نابێت چیترە ململانە ناجۆرە بەردەوام بێت. چیتر دەرفەتێک نەماوە بۆ ئەوەی لە وڵاتانەوە تکاوڕجاتان لێ بکرێت. کەمێک بەرپرسیار بن و هەموو ئەو مێژووی خوێناوی لە نێوانتاندایە فڕی بدەن و بیکەن بە قوربانی بەرژەوەندی باڵای نەتەوە خاکەکەتان. هاوڵاتیان و هاونیشتیمانیانی کوردستان کەوا بڕیارە نەفرەت بکەیت، ئەوە بجوڵێ و نەفرەت لە سیستەم و سیاسەتی ئێستا بکە، نەوەک مێژوو خاک و نەتەوەکەت.